ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین تەوەری بەرنمەکەمان ئاستەنگەکانی بەردەم پرۆسی سیاسی لە عێراق بە میوانداری زۆر بەڕێز چرا شەماڵ شرۆڤەکاری سیاسی چراخان بەخێربێت و خۆشحاڵین. چراخان دۆخی سیاسی عێراق دۆخێکی گەڕگرتووە سەرباری ئەوەی کە ساڵی 2021 هەڵبژاردنێکی پێشوەختە ئەنجامدرا بە ئامانجی چارەسەرکردنی قەیرانە قۆڵ و تااقەت پڕۆکێنەکانی عێراق و دروستکردنی جارێکی دیکەی حکوومەتی نوێ و سەرپێخستنەوەی دامەزراوەکان لە عێراقا ینی کۆمەڵە هەوڵێکە بوو بە ئامانجیەوەی کە پرۆسی سیاسی عێراق جارێکی تر سەرپێ بخرێتەوە. بەڵام دوایی هەڵبژاردنەکانی دەی 2021 و ئێمە بۆ نزیکەی مانگێکی دیکاچینەوە هەمان بەروار بەڵام هێشتا لایەنە سیاسیەکان نەکەر نەگەشتون تە ڕێکەوتن و پێچێنانی حکوومەتی نوێ بەڵکو ئەوەی کە پێیگەشتون چەقبەستن و دوورکەوتنەوەی زیاتری هێز و لایەنە سیاسیەکان و خۆپیشاندان و تەنگەشەی زیاتر و دۆخێکی تێکچڕژاوی زیاتر لە عێراقا. خوێنە جەنابەت چییە بۆ ئەوەی کە لە عێراق هەڵبژاردن ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە ئەگەرچی زۆر جار باسی ژیانی پەرلەمانیەکرێ لە عێراق باسی ئەوواکرێکە دامەزراوەکان بە شەرعی بکرێن لە ڕێگەی هەڵبژاردنەوە خەڵک حکوومەتی نوێ هەڵبژێرێ بەڵام دەوڵەتی عێراق پێکاتەکانی ئەو کێشانی بەرەوکیم دەوڵەتیان گرتووە ڕێگەی ئەو نایەن کە ژیانی پەرلەمانی سەرپێ بکەوێ. پێم خۆشە لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم لەوەی کە جەنابەت خوێندنەوە چییە بۆەوەی کە لە عێراق تا چەند پەرلەمان دەنگدانی خەڵک پرسی هەڵبژاردنەکان نەتوانێت کێشەکان بەرەو چارەسەر ببات. ئەگەر لەوە دەست پێ بکەین سەرەتایەکی کورد عێراق مێژوێکی دوور و درێژی هەیە لە کێشەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەمنی سەربازی مەسەبی وە لە دوای ڕخانی ڕژەمی سەدام حوسێن بەریەکەوتنی پێکهاتەکان زیاتی کرد. ئێمە زۆر لەسەر ئەمە ناوەستین لە دوایین هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمان لە دەیدا 2021 دوو بەرە سەرکەوتن و زۆرترین دەنگیان هێنا و خاوەنی هێزیش بوون ئەم دووبەرەیە. ئەم دووبەرەیە هەردووکیان شیعە بوون واتە ئەو دووبەرەیە لەلایەن شیعەکانەوە ڕابەرایەتی ئەکران. بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو ئەم دووبەرەیە کەوتنە ڕکەبەرایەتی یەکتر کە کامیان حکومت پێک بهێنن کامیان پەرلەمان پێک بهێنن و زۆرترین بن و ئەمەش بەدەر نەبوو لە دەستێوەردانی دەرەکی دەستێوەردانی دەرەکی هەبوو. دەبینین کە هاوپەیمانێتی سەدر کە بەڕابەرایەتی سەدر ئەفوم کە هاوپەیمانی سێقۆڵی پێکهێنرا بۆ ئەوەی حکومت پێک بهێنرێ و حکومت تەشکیل بکرێت و پەرلەمان پێک بهێنرێ. ئەوە بوو لە بەرامبەریدا چوارچێوەی هەماهەنگی هەبوو کە ئەویش دەنگێکی زۆری هێنا بوو بووە بربەز لە بەردەم کوتلەی هاوپەیمانی سێقۆڵی کە نەیان دەهێش حکومت پێک بێنن پەرلەمان تەشکیل بکەن کێشەی زۆریان بۆ دروستکردن ئاستەنگی زۆریان لە بەردەما دروستکردن. بۆیە سەدر و ڕەوتی سەدر چیان کرد لە پەرلەمان کشانەوە ئەندام پەرلەمانەکانیان ئیستیقالەیان پێشکەش کرد کە ئەمەش بۆ خۆی ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە کێشە گەورەکە لێرەوە دەست پێ دەکات چونکە سەدر و ڕەوتی سەدر هەروە بە ئاسانی مەیدانەکە چۆڵ ناکەن بۆ نارەکانیان کە چوارچێوەی هەماهەنگی بوو. ئەمەش دوو ئەنجامی هەیە. یەکەمیان ئەوە بوو کە ئەمە ئینقلابی سیاسیە بەسەر لایەنێکی سیاسی تردا واتە بەرەیەک بەسەر بەرەیەکی تردا و دەرئەنجامەکەی تریشان پرۆسەی دیموکراسی لە عێراقدا قوڵ نەبۆتەوە کاری پێناکرێ تەنها کار بە میکانیزم یا ئالەتیەکانی ئەکرێت بۆ ئەها بەڕێوەبردنی چەند پرۆسەیەکی سیاسی باوەڕ بە زۆرینە و کەمینە نییە. بۆ نمونە زۆرینە ڕێگە نایدرێت لەلایەن کەمینەوە چونکە باوەڕ بە دیموکراسیت نییە خۆ تزانی میکانیزمەکانی دیموکراسیت ئەوەیە کە باوەڕ بە دەسەڵاتدەستی دەسەڵات هەبێ باوەڕ بە زۆرینە و کەمینە هەبێ ئەگەر دۆڕای لە هەڵبژاردنەکانە قبوڵی کەی بەڵام ئەم نەفەسە تا ئێستا لە عێراقدا نییە چونکە ئەم لایەنە سیاسیانە خۆیان ئیدارە ئەدرێن لەلایەن دەوڵەتانی چواردەورەوە واتە دەستێوەردان هەیە توانای بڕیاردانیان نییە بدۆڕێن یا ببنەوە ئەمان ناتوانن بڕیاردن کە حکومت پێک بێنن یا
پێکی نەهێنن بۆیە ئەم دۆخە ئەم بارودۆخەی پێک نهێنانی حکومەت و پەرلەمان سەری کێشا بۆ ئەوەی کە عێراق بچێتە ناو شەڕی چەکداریەوە ئەو ماڵوێرانەی کە ئێستا ڕووی لە عێراق کردووە سەر ئەنجامی قبول نەکردنی دیموکراسیەتە بەڵام بە شێوەی شکڵی بە جۆرێک لە جۆرەکان تەنها کار بە چەند ئالێتێکی دیموکراسیەت کراوە تا ئێستا کار بە دەسا و دەستکردنی دەسەڵات نەکراوە یان ئەوەی کە حکومەت کوتلەیەک یان ڕەوتێک یان لایەنێکی سیاسی ئەگەر زۆرترین دەنگ بێنێ ئەگەر تەنها بە کورسێک لە پێش لایەنەکەی ترەوە بێ کە حکومەت پێک بهێنێ ئەم کێشانەی لێ دروست دەبێ ئەگەر ئێمە سیرکەین لە وڵاتە دیموکراسیەکاندا بۆ نمونە ئەگەر ئەمریکا بە نمونە بهێنینەوانێکە هەمیشە دوو پارتینیار هەیە زۆر جار بۆ کە ئەم دوو پارتە بە کورسێک لە پێش ئەوی ترەوە بوون بەڵام پارتەنیارەکەی تر مەدانەکەی چۆڵ کردو بۆی ئەم حکومەت پێک بهێنێ و تشکیلی حکومەت بکە و جڵەوی سیاسەتی هەموو دەوڵەت بگرێتە دەست کەواتە چراخان ئەتەوێ بڵێ کە لە عێراقا سەرباریوە کە 4 ساڵ جار هەڵبژاردن ئەنجام مەدرێ و هەڵبژاردننی پێشوش ئەم کۆتا هەڵبژاردنێکی پێشوەختە بوو هیچی لە ژیانی سیاسی و هیچی لەو معادلانە نەگۆڕیەوە کە بۆ نمونە لایەنە سیاسیەکان ئەگەر کۆمەڵێ تەنگەژەی مەسهەبی و ئایدۆلۆژیان هەیە ئەگەر دابەشبوونێکی نەتەوەیی هەیە لە عێراقا هەڵبژاردن نەیتوانیوە کە بۆ نمونە بەشێک لەم کێشان چارەسەر بکە خۆ وەک دەبینین ڕابردوویەکی نزیکە لە دەیدە هەڵبژاردنەکان کرا بۆ چارەسەرکردنی بارودۆخی سیاسی عێراق بوو پرۆسی سیاسی عێراق بوو ئەوە بوو هەڵبژاردننی پێشوەختە کرا لە ژێر فشاری شەقامە ئەم هەڵبژاردنە نەیتوانی چارەسەری کێشە و گرفت و ئاڵۆزی سیاسی و ئەمنی سەربازەکان بکات لە عێراقدا بۆیە ئەگەر بێت و بڕیار بدێت کە هەڵبژاردنێکی تری پێشوەختە بکرێ تاوەکو لایەنەکان باوەڕیان بە قوڵبڵکردنی دەرئەنجامەکان نەبێت پرۆسەی سیاسی هەر بەم شێوەیە دەبێت لە عێراقدا بگرە بارودۆخی عێراق بەرەو مەترسی ئەچێت بەرەو خراپتر ئەچێ چونکە ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوانێ ئەم لایەنەی کە ئێستا زۆرترینی دەنگ هێناوە ڕەنگە لە هەڵبژاردننی کە پێشوەختە دووبارە بکرێتەوە دەنگی کەم بکات یان ئەو لایەنەی کەمی هێناوە کەمتر بکە دیسان هەر ئەقڵێتی ئەویان نییە کە ئەمە قوبوڵ بکەن ئەمەش ئەگەڕێتەوانێ بە دەقیقی بۆ بەدەر لەوەی ئەمانەیە کە نەیاری یەکەن دەستێوەردانی شەیە دەستێوەردانی هەرێمی هەیە بە ئاشکرا کە ئەمە هەم عێراقیەکان خۆیان ئەیبینن هەم چواردەور ئەیبینێ بۆیە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت دەجاری تریش دووبارە بکرێتەوە چارەسەری ئەم بارودۆخەی پێ ناکرێت لەبەرەوەی ئەم لایەنە سیاسیانە خاوەنی ئیرادەی خۆیان نین لەلایەن دەوڵەتانەوە بەڕێوە ئەبرێن کە مادەم خاوەنی ئیرادەی خۆیان نین خاوەنی بڕیار نین هەر ئێزێکی سیاسیش خاوەنی بڕیاردان نەبێ ناتوانێت بارودۆخەکە چارەسەر بکات چراخان ئەوەی کە ئێمە لە 2023 بۆ 2023 بینین لەو مدەتە بانگەشێکی زۆر کرا بۆی کە عێراقێکی دیموکراتی بێت و لە ساڵی 2005 بۆ 2006 کە دەستوری هەمیشەیی نووسرایەوە باسی عێراقی اتحادی و عێراقی فیدراڵ و عێراقی دیموکرات و زۆر بابەتی کتر کرا ئەوەی کە ئێمە ئەمڕۆ پێگەیشتوین بە تایبەتیش دوای هەڵبژاردنەکانی 2021 یعنی عێراق توانیدەوەی کە دوای ئەوهەم کۆمەکە کرا لە نێوان بۆ نمونە لەلایەن دەوڵەتانی هاوپەیمانەوە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتەوە لەلایەن UN-ەوە یعنی زۆر کۆمەکی عێراق کرا بۆی کە ئەم وڵاتە لە وڵاتێکی دیکتاتۆری و مەسەبی و وڵاتێکی خێڵەکی و دواکەوتوی و بگوازێتەوە بۆ وڵاتێکە تایە پرەنسیپەکانی دیموکراسی گەشە بکات تایە مافی مرۆڤ پارێزرێ تایە چەمکی هاوڵاتی بۆن دروست ببێ ئەنی خوێنەوەی تۆ چێ لەسەرەوەی کە ئەم مودە زەمەنی مودەتێکی کەم نیێوان بنزیکی 18 بۆ 19 ساڵە عێراقیەکان سەرکەوتوو بوونەوەی کە بەرەو دیموکراسیەت بەرەو مافی مرۆڤ و ئازادی و کرانەوە هەنگا هەڵگرن کاک سەربەست لە دوای 2023 عێراق دابەشبوونێکی نەتەوەیی بەخۆ بینی سونە کورد شیعە و شیعەکانیش دابەش بوون بۆ تیاری جیاواز کە ناکۆکی لە نێوانیان هەبوو سونەکان بە حکمی ئەوەی کە دوورخرانەوانێ لە پرۆسەی سیاسی ئەمانە هیچ ئینتیمایەکیان بۆ عێراق و عێراقی بوون نەما پەراوێز خرا دەتوانین بڵێن کە حیزبی ناسیۆنالیست هەیە لە عێراقا کە بڵین ئینتیمای هەبێ بۆ عێراق بەڵام ئەمە کەمە بەو ڕێژە بەرچاوە نییە و هەروەها شیعەکان لەبەر ئەوەی مێژوویەکی دوور و درێژ
درێژیان هەبوو کە بە درێژایی مێژوو لە کاتی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە چەوسێنراو نەتەوانێ هیچ وەلایەکیان بەرامبەر بە عێراق نەبوو پاوڕیان بە چەمکی هاوڵاتی بوون نەبووە لە ناو عێراقا جڵەوی دەسەڵاتیان گرتوۆتە دەست لە پێناو ئەوەی کە هەژمونی خۆیان بپارێزن و ئەمانە بە ئاشکرانیان شاردۆتەوە کە وەلای عەفو مەزهەبیان هەیە بۆ ئێران بە ئاشکرا ئەمەڵێ نیان شاردۆتەوانێ ئەویش بە حکمی ئەو لە قاڵبدانیان بۆ بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق و هەروەها کوردەکانیش بە حکمی ئەوەی کە بە درێژایی ئەو مێژووە چەوسێنراونەتەوە ئەوانیش بە هەمان شێوە وەلایی قومی و نەتەوەیان نەبوو بۆ دەوڵەتی عێراق بۆیە هەریەکان لە هەوڵی ئەوەدا بۆ کە چۆن مافەکانی خۆی بەدەست بێنێ باوەڕ بە چەمکی هاوڵاتی بوون نەبووە دیموکراسیش لە عێراقا تەنها دیموکراسیەکی شکڵی وەکو پێشتر ئاماژەم پێە کاری پێ ناکرێ کە خۆیان پێویستیان پێ بێ کاری پێ ئەەکەم باز لە دیموکراسی ئەکرێ باز لە یاسا ئەکرێ باز لە پرۆسەیەکی سیاسی و دیموکراسی و سەروەری یاسا و لە ئەفۆم کە خۆیان پێویستیان بوو لە کوێشا پێویستیان نەبوو ئەم یاسایە بەکارێنین لە دژی نەتەوەکەی تر بۆیە چەمکی هاوڵاتی بوون تا ئێستا تاکی عێراقی هێندە هۆشیار نییە باوەڕی بە چەمکی هاوڵاتی بوونە بێ هەر یەک لەم سێنەتەوەی کە باسم کرد ترسی ئەویان هەیە یەکێک لەم نەتەوە زاڵ بێت ئەوی تر بچەوسێنێتەوانێت لەبەرەوەی عێراق دەوڵەتێکە بە زۆر دروست کراوە و ئەم نەتەوانینا و ئەم دەوڵەتە بەیەکەوە لەکێنراوە هەموو شتێکیان لە یەکتر جیاوازە چ لە ڕووی بیرکردنەوە چ لە ڕووی شارستانیە چوو لە ڕووی پێگەیشتنی ئەقلی ئەم نەتەوانە لە یەک جیاوازن نەتەوەی عەرەب سونە بێ نەتەوەی عەرەبی شیعە بێ و هەروەها نەتەوەی کورد بێ بۆیە تا ئێستا چۆن پێ بڵێن ئالیەتێک نەبوو کە ئەم سێ نەتەوە جیاوازە عەرەبی سونە و کورد و شیعە بە یەکترەوە بەستێتەوانێ و هەر لەم سێنەتەوەی هەست بە هاونیشتیمانی بکەن هەست بە هاوڵاتی بوون بکەن بەدەر لەمانەش کە ئێمە نەتەوەی تری کەمی نەمان هەیە لە عێراقا کە ئەمانە هەروەلا ئەنراون و ناشخوێنرێنەوانێ چراخان سەبارەت بەو کردوونەی نیوماڵی شیعی کە جەناوت باسیەکەی زۆر جار کورد تاوانبارەکرێ بۆی کە ڕۆڵی هەبوو لەوەی کە نیوماڵی کوردی شیعە ئەنی کورد ڕۆڵی هەبوو لەوەی کە ئەو هێزولایەنە سیاسیانی نێوماڵی شیعە نەگەن بە یەکتری خوێندنەوەی تۆ چێ لەسەرەوەی کە کورتوانیوێتی میانێکی باش لەگەڵ هێزە سونی و شیعەکان دروستکات وە زۆر داخڵی هەندێک کێشە و مەشاکلی نێوماڵیەوان نەبێت یانەوەی کە ئەم تۆمەتەی کە ڕۆبڕووی خەڵکی کوردستان ئەکرێتەوە بە تایبەتی شێز سیاسیەکان تۆمەتێکی ڕاستە لەوەی کە کورد هۆکاربووە لە کردبوونی نێوماڵی شیعی کورد لە دوای هەڵبژاردنەکان و ئەمە مافی هەر پارتێکی سیاسیە لەگەڵ چیا هاوپەیمانی پێکێنێ لەگەڵ چیا کوتلێ پێکێنێ بۆ پێکێنانی حکومات بۆ پێکێنانی پەرلەمان کورد ئەمەی کرد چۆ ناو یەکێک لە بەرەکانەوە هەر یەکە بەجیا بەڵام نەچۆتە ناو شەڕی شیعەکانەوە هەرکە شەڕی شیعەکان نێوماڵی شیعە دروست بوو کورد خۆی لەمە بە دوور گرتووە و دەیەوێت و من پێم باشە کورد ڕۆڵی نێوەنگیری ببینێ ڕۆڵی ئاشتەوایی ببینێ لەبری ئەوەی شیعەکان لەسەر شەقام بە شەڕی چەکداری ڕوبەڕووی یەکتر ببنەوە ئەمان بیانێ لەسەر مێزی گفتوگۆ کۆیان بکاتەوانێ بەڵام بەو مەرجەی کورد بە یەک استراتیژەتی هەبێ بە یەک ئەجێندا هێزە سیاسەکان ئەو ڕۆڵی نێوەنگیریە ببینن ئەو ڕۆڵی ناوبژیوانە ببینن بە تایبەتی پارتی و یەکێتی دەبێت یەک ئەجێندایان هەبێ یەک استراتیژیەتیان هەبێ نابێ هەرێکان بە یەک ئەجێندای جیاواز هەوڵی ناوبژیوانی بە ئەمەش دووبارە ئەبێتە هۆی پەرتەوازە بوونی کورد بۆ ئەوەی کورد ڕۆڵێکی بەرزی بەنرخ ببینێ کەواتە ئەبەیەک بزانن ئامانجیان چییە بۆ ئەوەی دووبارە ئەوەی کە بەسەر کورداتوە بەسەری نێتەوانێ و من پێشم وایە تا ئێستا کورد نەچۆتە هیچ بەرێک لە بەرەکانەوانێ ئەوەی هەوڵی داوە دەیەوێت شەقامی عێراقی ئارام ببێتەوە و ئارامی سیاسی دووبارە بێتە کایەوانێ ئەمە گرنگیشە بۆ کورد چونکە هەر شەڕ و پێکدادانێک لە عێراقدا و لە شارەکانی جنوب ڕووبدا ڕاستەوخۆ ناڕاستەخۆ کاردانەوەی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستانیش بە بارودۆخێکی سیاسی
تا حدێک نائارامیدا ئەڕوا هەروە قەیرانی دارایی هەیە ئەگەر بێت و شەڕ لە شارەکانی جنوب ڕووبە ئەمانە ئاوارەی هەرێمی کوردستانە بن ئەمە ئەبێتە بارگرانی و بارقورسی بەسەر هەرێمی کوردستانەوە ڕەنگە بە بیانووی دەوڵەتانی هەرێمی بە بیانووی پاراستنی ئاسایشی قەومیان بۆ ئەوی ئاسایشی قەومیان پارێزن لە هەرێمی کوردستانەوە بێن تەداخولات بکەن بۆیە کورد بە هەر بارێک لە بارەکان بێت دەبێت هەوڵی نێوەرگیری بدات هەم لە پێناو پاراستنی خۆی و بەهێز مانەوەی خۆیدا بۆ ئەوەی وڵاتانی ئەقلیم تورکیا بێ ئێران بێ بە بیانووی ئەوەی کە ئاسایشی قەومی سنوورەکانیان ئەکەوێتە مەترسی ئەوانێ و ئەگە شەڕی ناوخۆ لە عێراقا ڕووبە بۆ ئەوەی تەداخولات نەکەن و نێنە ناو هەرێمی کوردستانەوە چونکە ئەمە دوجار دەبێتە هۆی ئەوەی کە ببێتە هۆی مەترسی بۆ سەر دیموگرافیای هەرێمی کوردستان. چاخان هەوڵێک هەیە لەسەر ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی سەبارەت بە ئەوەی کە تا ئێستا هەرێمی کوردستان سیاسەتێکی نەرمی هەبووە و سیاسەتێکی عاقڵمەندانی هەبوو لەوەی کە لەگەڵ کێشەکانی سونە و شیعە داخڵنەبووە کێشەکانی نێوان نێوماڵی شیعە و کردبوونی نێوماڵی شیعە داخڵ نەبووە بەڵام هەوڵێک هەیە بەردەوام دەستی کورد ڕابکێشێ بۆ ناو ئەو گەمە سیاسیە بۆی کە کورد بەشێ بێت لە کێشەکانی نێوان بۆ نمونە نێوان عەرەبی سونە و عەرەبی شیعەیان کورد بەشێ بێت لە کێشەکانی نێوماڵی شیعی یعنی تۆ خوێنۆ بۆی کە تا ئێستا کورتوانیەتی سەرکەوتوانە لەم داوە دەرباز بێ بەڵام ئەم هەوڵێکی بەردەوام ینی بەردەوام هەوڵە درێکە ئەو ئارامی سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە ببەستێتەوە بە عێراقەوە یان زۆر جار ڕەنگە هەوڵێک هەبێت هەوڵ بدرێت هەرێمی کوردستانیش لە ڕووی سەقامگیر و ئاسایش و ئەمن و هەتا لایەنی دارایشۆ لە عێراق بچێت ینی چاو هەڵنەهاتنێکە یان ڕازی نەبوونیەکەیە بۆی کە ئەگەر دۆخی بەغداد یا دۆخی شارەکان نێوەڕاست و باشوور دۆخێکی پڕپشێوی و کێشە و مەشاکیل و نەبوونی ئاسایش و دۆخێکی بەڕاستی قەیراناوی سیاسیە هەوڵێکەیە کە هەرێمی کوردستانیش لەوانی تر بچێ هەرێمی کوردستان تا چەند توانێتی کە خۆی بپارێزێت لەو بابەتە پێشتر ئاماژەم پێیا کاک سەربەز هەرێمی کوردستان هەوڵی داوە لە شەڕی نێوان ئەو شیعەکان خۆی بە دوور بگرێت بۆی نەکەوێتە نێو ئاگری ئەو ململانەوە ئێستا کورد خاوەنی سیاسی زۆر عەقڵمەندە کە وردبینتر و دووربینتر و گەورەتر بیر ئەکاتەوە ناوێ دووبارە هەرێمی کوردستان بەرەو ماڵوێرانی بڕوا بچێتە جەنگێکەوانێک کە هیچ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و کورد نییە بۆیە هەرێمی کوردستان پێویستە هەوڵی ئەوە بدات لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە نانەوێ ئاسایشی عێراق تێک بچێ هەوڵی نێوەنگیری بدەن بۆ ئەوەی ئاگرەکە زیاتر تەشەنە نەسەنێت چونکە ئەگەر بێت و ئەم ئاگرە تەشەنە بسەنێ هەرێمی کوردستان بێنێوێت بە بێخواستی خۆی ڕائەکێشرێتە ناو ئەو جەنگەی کە کورد نایەوێ بۆیە کورد هەرچۆنێکی کردووە چونکە خاوەنی سیاسی عەقڵمەندین کە بە درێژایی مێژوو کاریان کردووە لە پێناو کورد و کوردستانە نایڵن ئەم ئەزمونەی کە بەدەست هاتووە هەروە لە شەو ڕۆژێکە بە پلانی ئەقلیمی ئەم هەرێمی کوردستان ڕاکێشێتە ناو شەڕێکەوە کە شەڕی ئەو نییە و پێشم وایە کورد تا ئێستا باشێنەوە بەڵام ئەگەر بێت و بەم جۆرە بێت کاک سەربەز ناوماڵی خۆی ڕێک نەخاتەوانێ هەمومان دەزانین کە نێوماڵی سیاسی کورد لە ڕووی پەرتەوازەیەوە بۆ دەوڵەتانی دوژمن و یان نەیار زۆر زۆر ئاسانە لەم کلێنانەوە بێنەنەوە و کوردیش بەرن بەرەو ئاراستی ئەو شەڕە دوای ئەوە ئەگەر شەڕی ناوخۆی لە عێراقا تەشەنە بسێنێ ڕەنگە بە سەدان هەزار ئاوارەی شارەکانی جنوب ڕووبکەنە هەرێمی کوردستان کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی هاوڵاتی عەرەب لە شارە کوردیەکانە زیابکە کە دوجار ئەمە کە مەترسی هەیە ئێمە بەس باز لێستانەکەین لە داهاتوە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی بۆیە کورد هەرچیەکی کردووە بە دیالۆگ بێ بە دانوستان بێ بەس لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە چواردەورن و لە خەمی ئەوەن کە ئاسایشی عێراق تێک نەچێ دابنیشن ئەم هێزا شیعانەیاریانە بێنە سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی چارەسەرێک بۆ عێراق و دۆخی عێراق بدۆزنەوەنێ. چاخان ئەوەی کە جەناوە دواسیەکەی کە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەم دۆخە خراپەی لە عێراق هەیەەوە بوو بەهۆی ئەو هەموو پیلانگەڕی کە جێردرێ سەبارەت بە عێراق هەوڵەکەی بۆی کە هەرێمی کوردستانیش ببرێتە ناو ئەو معادلەی تەنگەشە سیاسی و پڕ لە پیاکێشانەی کە لە عێراقا هەیە
بەڵام ئەوەی کە لە عێراق هەستی پێکەین نەبوونی سیاسەتێکی نیشتیمانیە یان سیاسەتێکی عێراقییانەیە بە تایبەتیەوەی کە جەنابەت لە بەشێکەمی شارە ئاماژێکت پێکە لەوەی کە هێزەکان بیبەنەوە بدۆڕێن خۆیان خاوەنی قەرار نین لە کۆتاییە لە دەرەوە سنوورەکان قەراریان بۆ درێ ئەم تەدەخولە عێراقی بەرەو دۆخێکی زۆر خراپ بردووە ینی ئەوەی کە ئێستا عێراق تەماشاکرێ ئەوەندەی گۆڕەپانێکە بۆ جەنگ و بۆ هەژمونی دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتە هێزەکانی دنیا ئەو نەبوو خۆی دەوڵەتێک نییە کە خاوەنی سیاسەتێکی نیشتیمانی بێ هێز و لایەنە سیاسیەکان بیر لە بەرژەوەندی تاکی عێراقی و هاوڵاتی عێراق بکەنەوە ینی خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم دۆخە سیاسی کە ئێستا لە دوای 7 ساڵ بەسەر عێراقا سەپێنرێ لە کاتێکدا کاتێک دەستوری هەمیشە عێراق نووسرایەوە دەستورێک بوو زۆرین لایەنەکان پێ ڕازی بوون و زۆر جار باسیەوە کرام دەستورێکی هاوچەرخە زۆر بنەما و پرەنسیپی مافەکانی مرۆڤ دیموکراسیات باش ئیدارەدانی ژیانی خەڵک دابەشکردنی دەسەڵات بەسەر هەرێم و پارێزگاکانە ینی زۆر ڕوانگەی ئیجابی باسەکرا لەوەی کە عێراق بخرێتە سەر نەخشە ڕێگایە کە داهاتوێکی گەشتری هەبێ بەڵام ئەوی کە ئێستا بەرێکەوین لە ئەرزی واقعا جێبەجێ نەکردنی دەستورە و تەدەخولی دەوڵەتانی ئیقلیمیە و جێگەکردنەوەی سیاست و بەرژەوەندی دەوڵەتانی ناوچەکەی لە عێراقا ئەنی خوێنەوە تۆ چێ بۆ ئەم دەستوەردانە فەزیح و بەردەوام و یعنی ئاشکرایە لە دۆخی عێراقا ئەم دەستێوەردارانە بە دەرەجە یەک و ئەگەر بە مطلقیش نێڵێم کاک سەربەز ئەگەڕێتەوە بۆ خودی عێراقیەکان خۆیان لە سەرەتاوەوە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو وەک لە قسەکانی پێشوو ئاماژەم پێ هەستی نیشتیمانیان نەبووە کە هەستی نیشتیمانیان نەبوو هەر دەوڵەتێک هەر هێزێک تەداخولات کە ئەمان بەلایەنەوە ئاساییەوە ئەگەر ئێمە سیر بکەین شیعەکان کار بە ئایدۆلۆژیا ئەکەن وەلای مەزهەبیان هەیە ئەگەر بە شارەکانی جنوبدا بگەڕێی ئەگەر ئەگالە و دزداشە نەبینی هەستەکەی لە شارەکانی ئێرانەی و شیعەکان ئەمەشیان نەشاردێتەوە بە ئاشکرا ئێڵەن کە وەلاییان بۆ ئێران هەیە بە حکمی مەزهەبەکە بە حکمی ئایدۆلۆژیاکە ئێران بە ڕێژەی لە 1970 بۆ لە 1970 دەستی کردووە بەسەر ئیدارەدانی پرۆسەی سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنی لە عێراقدا ئەمە سەبارەت بە شیعەکان کە باست لە هەستی نیشتیمانی کردکەنیە ئەمە هۆکارەکەیەتی دواتر ئەگەر بینە سەر عەرەبی سوننا ئەمانیش بە هەمان شێوە بە حکمی ئەو پەراوێز خستنە نیانە وایە هەندێک کەسایەتی سیاسی عێراقی هەیە کە وەلای وەتەنیەتیان هەیە لە ناو سوننەکانە بەڵام ئەمەش بە ڕێژێکی کەمە و کاریگەری نییە چونکە دەبینین هەندێک کەسایەتی سونیمان هەیە بە نمونە حەلبوسی کە سەرۆکی پەرلەمانە بۆتە پاشکۆی هێزە شیعەکان بە ئاشکرا پاشکۆی هێزە شیعەکانە و بەدوای ئەوان کەوتووە ئەمە ئایا لە پێناو پلە و پۆز بێ یا دەستکەوتی شخصی بێ بۆتە پاشکۆی ئەمان وا کوردەکانیش بە هەمان شێوە لە ڕاستیدا هێندە چەوسێرانێتەوە هێندە زوڵم و ستەمیان بەرامبەر کراوە نەک ئێستا ڕۆژێک لە ڕۆژان وەلای عێراقی بوونیان نابێت و کە ئەمە مافی خۆشیانە ینی زیاتر لە شیعەکان و لە عەرەبی سوننە کە ئەگەر لەو سەردەمەیە ڕایەکی جیازیە بێ کوردەکان چەوسێنراو نەتەوانێ زوڵم و زۆرداریان بەرامبەر کراوە بۆیە ڕۆژێک نابێت چاوەڕێ ئەوکەن کە کورد وەلای قەومی ئەبێت کاتێک ئەم سێ پێک هاتەیە وەلا و هەستی نیشتیمانیانە بوو عێراقیانە پاراست و هەروە فیدراڵێت ئەچەسپا و ئەبووە نموزەجێک وەکو بەلجیکا و سویسرا و کەنەدا کە چەمکی هاوڵاتی بووم بچەسپایە کە تاکی عێراقی بیری کرداتەوە لە ژێر دەسەڵاتێکی زوڵم و زۆر و دیکتاتۆرێکە ڕزگاری بۆ نەهێڵن هیچ سەمێکی تریان لێ بکرێت بەڵام ئەمان خۆیان بە ئاشکرا دەرگیان کردوتەوانێ بۆ نێارەکانیان بۆ دەوڵەتانی هەرێم کاتە داخولات بکەن بەڵێ چراخەن ئەوەی کە لە تەحسیل حاصل پێی گەیشتوین لە دۆخی عێراقا خوێنەوە جەنابەت بۆ داهاتوو چییە ینی هەستەکەی لەم ئەزاقە دەرەچێت عێراقیانەوەی کە زیاتر تووشی تەنگەژەی زیاتر بێت بەتایبەت ئەگەر سێدەمێک دوو ڕۆژە بکەین دۆخێ بەغدا تۆزێک لە ئەهۆنی بەخۆیەوە بینیوە خۆپیشاندنەکان کشێنرانەوە هەندێک بڕیاری سیاسی تازە هەیە هەندێک هەوڵ هەیە کە هێز و لایەنە سیاسیەکان لەسەر مێزی مفاوەزات دابنیشن ڕێبکەون هەرچەندە ڕەنگە ئەگەری زۆری ڕێکوتنەکان لەسەرەوە بێت کە هەڵبژاردنێکی تر بکرێ و چەندیش باوەڕت بۆ هەیە گەر هەڵبژاردنێکی تر بکرێ هێز و لایەنە سیاسیەکان پێوی پابند ئەبن یانی چوو کەسێکێک لە ئیشکالەکانەوەیە کە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان پابند نین بۆ دەرەنجامەی کە لە هەڵبژاردننی ساڵی 2020 کراوە ئەگەر هەڵبژاردنێکی تر کرا زەمانە چییە بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان پابندی
دەرەنجامەکانی هەڵبژاردنە شەبن. دۆخی عێراق دۆخێکی نادیارە و ناتوانانی پێشبینیەکی 100% بۆ بکەیت ناتوانانی پێشبینێکی 150 بۆ بکەیت لە ئان و سادا جاری وایە دۆخی عێراق بۆتەوەی هەر سەر سەعاتێک ڕووداوێک ڕوئەیە مەسەلەن کەسایەتێکی سیاسی بڕیارێک دەرەکات یعنی وای لێ هاتووە کەسایەتە سیاسەکانی عێراق بە دانانیشن لەسەر مێزی گفتوگۆ بە تویتەر و بە نووسینێک و بە پۆستێکی فەیسبوک بڕیا بەرامبەر یەک دەرەکەن دانانیشن لەسەر مێزی گفتوگۆ لە پێناو عێراقیەکانە لە پێناو ئەو هەوڵاتیانەی کە ڕژاونەتە سەر شەقامەکان دابنیشن بە یەکەوە گفتوگۆ بکەن وای لێ هاتووە سیاسەکانی عێراق گەیشتون بەما بە تویت جوابی یەکتر ئەدەنەوانێ بۆیە پێم وایە کاک سەربەست خۆشت لەو بوارەیە باشت خوێندێتەوە هیچ هەڵبژاردنێکی تر من ئەڵم 100 هەڵبژاردنی تریشکرێت زەمانی عێراق ناکات کە ئەم لایەنانە دام بنێن بەیەکە قوبوڵی یەکتر بکەن چونکە باوەڕیان لە ناخۆ باوەڕیان بە دەسەودەستی دەسەڵات نییە ڕەنگە خۆیان حەز بکەن ئەم کەسانە مەسەلەن پرۆسی دیموکراسی جێبەجێ بکەن دام بەیەکا بنێن بەڵام ئەمانە دەسەڵات لە دەستی خۆیانە نییە دەوڵەتانی ئیقلیم ئەیان هێن و ئەیانبان ئەوان ناتوانن لە دەرەوەی هەژمونی ئەوان کار بکەن ئەگەڕێتەوە بۆ ئەمە بۆیە سیاسیەکانی عێراقیان ئەو تیارانی کە لە عێراقدان تا بەم ئەقلێتە سیاست بکەن و خۆیان لەو هەژمونی ئیقلیمیە نەهێنە دەرەوانێ بارودۆخی عێراق ڕەنگە و پێم وایە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەڕوات و کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتانی عێراق چاوەڕێی بارودۆخێکی لە ئێستا قورستر بکەن. زۆر بەڕێز شاشەماڵ شۆفەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت لە بەرنامەی ڕافە. سپاس بۆ ئێوەش. دەستە خۆش بن. ئازان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنی پرسێکی تر و دۆخێکی دیکە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.